ئەلو شۆخان گیان چۆنی؟ سۆما گیان چۆنی؟ ئەحواڵت چۆنە؟ زۆر سپاس مەمنون. لەگەڵ ئیشوکاری کۆمپانیایە چۆنی؟ وەڵا باشین هەروە بێت. سۆما گیان کارێکی زۆر گرنگم پێت هەیە. فەرموو بڵێ. ئێمە چەند ساڵە ڕەفیقی یەکترین؟ دەمێکە لە منداڵیەوە. ڕاستی شتێک هەیە هەر دەبێ بۆم بکەی. بەسەر چاو بڵێ بزانم چییە. دەبێت لە کۆمپانیا چاودێری سیروانی مێردم بکەی. لەگەڵ چ ئافرەتێک قسان دەکا چ دەکا چ ناکا هەموو شتێکم دەبێت پێ بڵێ. ئەی هاوار شۆخان گیان تۆ واز لەو دڵپیسی هەر نەیەنا؟ من زۆر قەلەقم. تۆ دەبێت ئەو ئیشەم بۆ بکەی. من دەمەوێت تۆ ئەو ئیشەم بۆ بکەی. دڵنیابە ئەگەر ئەو ئیشەم بۆ بکەی هەرچی بڵێ من بۆت بکەم. باشە بەڵام شۆخان شتێک هەیە. شتی وەکو چی؟ بڵێ. من برایەکمەیە بێ ئیشە خۆتە زانیت. ئەبێ ئەویش دابمەزرێنن لە کۆمپانیا. تۆ ئیشەم بۆ بکە دڵنیابە من پێی دەڵم براکەشت دامەزرێنێ. جگە لەوەش هەموو جارێ کە شتێکم پێ بڵێ پارەشت دەدەمە. باشە بەڵام ئەڵێم بۆ واز لەو ئیشەنێنین وەڵڵاهی باشترین مێردە دەیە شۆخان. ئێستا تۆ ئیشەم بۆ دەکەی یان نا؟ باشە هەوڵی خۆمێم. هەوڵ نا تۆ دەبێ و ئیشەم بۆ بکەی من پارەت دەدەمە. باش تاو خەمت نەبێ. دەی باشە جارێ خواحافیز. خوارد لەگەڵ.